بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستانم اما لخزمة كتابي نيابي الداء والدواء زاناي بايا برز ابن القيم رضا ورحمة خوالي به هم روجانێکی شەممە دڵەکانمان ئاو ئەدات بەو کەلیماتە جوانانەی کە نووسیوێتی لەم کتێبە نایابە. باسی گوناهەکانی بۆ کردین، تەسەلسولێکی لە گوناهەکانە باس کرد. گەورەترین جۆری گوناه بریتێ لە شەریک بۆ خوا قەراردان، دوای ئەو بریتێ لە قەتلی نەفس و کوشتنی مرۆڤ، دوای ئەوە بریتێ لە زینا. لە زینایە تەفسیلی دا بە مەسائیلی زینا، فەرمووی زینا لە خۆوە دروست نابێت، زینا لە نەظەرێکەوە دەست پێەکە ئەچێ بەرەو خەتەرات و خەیاڵات، اینجا لەفەظات و کەلام، اینجا خوتوات و گوناهی گەورە. ئێمە لە باسی خەتەراتی مێشکە دەرسی پێشوو بە درێژی باسی خەیاڵی ئینسانمان کرد کە خەیاڵی ئینسان ئەم زانە پایە بەرزە پۆلێنی کرد، کامی بەشی دنیاە کامی بەشی دینە، و پێیوتین کە هەندێک خەیاڵاتمان هەیە مەنافعی ئاخرەتی تێیە، هەندێکمان هەیە مەنافعی دنیای تێیە، هەندێکمان هەیە ئەوێ مەزاری ئاخرەت لێ دوورکەوێتەوە، هەندێکمان هەیە مەزاری دنیا لە خۆی دوورەخاتەوە. هەموو جۆرەکانی خەتەرات و خەیاڵاتی ئینسانی بۆ باس کردین. ئەمڕۆ باسی خەتەراتی کەسی عاقڵ ئەکات. ئیمانداری عاقڵ ئەبێ خەیاڵی چۆن بێت. طبعاً ئێمە پرۆژەمان بەڕاستی ئەگەر پرۆژەی خەیاڵمان نەبێ، پرۆژەی کردەوەشمان نابێ. ئەبێ خەیاڵمان تەنزیم کردوێ پرۆژە کارکە. یەکێک لە کێشە زۆر گەورەکانمان ئەوەیە کە گەنج ناتوانێت خەیاڵاتی گەورە بکە. کەسێک کە لە مەدرسەیەکی بچووک و بیئەیەکی بچووکە پەروەردە بوو، خەیاڵی گەورەی پێ ناکرێ، هەنگاوی گەورەشی پێ نانرێ، خەونی گەورەش نابینێ. خەتەراتی عاقڵ بزانین چۆنە و لەکوێ خۆی ئەبینێتەوە. ئێمە بەشێک باسمان کردووە کە ئەوەیە مەسلحەتی ئاخرەتی ئینسانی تیابێ. ئەفەرمێ بزانە خەتەراتی عاقڵ هەر چوار جۆرەکەی تێیە، یعنی لەو ئەچێ خەیاڵات بێ بە مێشیە مەزاری دنیا لە خۆی دوورخاتەوە، مەنافعی دنیا لە خۆی نزیکاتەوە، با بڵێن مەساڵحی ئاخرەت یان منافعی آخرت بۆ خۆی دەستەبەرکە یان مەضاری ئاخرەت لە خۆی دوورخاتەوە. هەر چوار بەشەکە ممکنە کەسی عاقڵ بیان بینێ. ئەفەرمێ وبذلك جاءت الشرائع، هەموو شرائعش بۆ ئەمە هاتون، دنیای خەڵکیش باشکەن، ئاخرەتی خەڵکیش باشکەن. هەدەفی شرائع و ئەنبیا عەلەیهیم الصلاة والسلام تەنها ئەوە نییە بینی تۆ خوا چۆنە، بینی تۆ ذاتی الله جل جلاله چۆنە، بینی تۆ لەگەڵ مەخلوقاتی خوا چۆنە. أفرمي ومصالح الدنيا والآخرة لا تقوم إلا على ذلك. هم مصالح الدنيا والآخرة تجهل لسر أوية، بلام لناو فكري كسي عاقلة إما عاقل ترين من أوية، أما نوي جنج فكري عاقل تريني هبه بو إيه بتواني أو هنقاوة قورانا بنك الدين طلبي كردو مطلوبة لشريعة إسلامية. أفرمي وأعلى الفكر وأجلها وأنفعها برسترين بلي فكر خيال قورترين وبرسترين وبنفعترين ما كان لله والدار الآخرة، أويك بو خوايا جل جلاله بو روجي آخرت. هر خيال فكرك بو روجي آخرت بو لبينا روجي آخرت بو أو باشترين جوري فكر وخيالك بسريتو يا أقوزري. أمش أنواعي هي جاري وهي إنسان خيال وفكر وذهن وميشكو. طبعا همو فكرك لإنسانا كدروس أبي لخيالي ودروس أبي، همو فكرك كأبيت فكر لإنسانا سرتا لخياله ودس فيك. بياو قوركان عابدة قوركان جاري وهو مسأليك زور آلوزي فقهي لمسأليك خيالي ودسي فيك. بويا فرضياتي مذاهب كأبيني هر نبوة لزمان خوان اشتوانو بنمون لمذهب إمام أبو حنيفة رضا ورحمة خواه لبه الله أقر كسيك شو شوينك برستر بو لكعبة، برستر بو لكعبة
ئەڵەن چۆن یعنی کەسی ئاخر چۆن بچێتە شوێنە بەرزتر بێت لە کەعبە ئەڵە بە نمونە کەسێک هەوا بردی تەسەوور کە لەو ئەمە خەیاڵە خۆ لەو زەمەنە نە تەیارە هەیە و نەهیشت ئەگەر کەسێک هەوا بردی بە ئاسمانە کاتی نوێژ بوو چۆن نوێژەکەی بکە ڕووکاتێکی ئەم نەزەریە فقهیە کە لە خەیاڵێکەوە دروست بووە طبعا ئێمە خەیاڵاتی علمیمان هەیە خەیاڵاتی دینیشمان هەیە خەیاڵاتی فقهیمان هەیە سیرەکەی فعلان ئەمە ئەبێتە مسلمەیەک و واقع ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەو خەیاڵە کە عولەما دای ئەنێن بۆی یەک دەستە بەر ئەبێ بە نمونە مەسەلەی نقود باسی نەقد ئەکرێ لەو زەمانە نەقد ئاڵتون و زیوە ئەڵێ باشە ئەگەر نەقد پێست بووچی پێست لە لای خەڵک ئەوەنە بەڕێز بوو بە نەقد بوو بە پارە دە ئەمڕۆیە پارە بوو بە کاغەز عەلەیکم سەلام ئێمە هەرێکێک لە ئێمە وا تەسەوور نەکەین خەیاڵ فکری لێ دروست نابێ ناوەڵام منبعی هەرچی فکری گەورە هەیە خەیاڵات بۆی ئەبێ ئینسان تەنظیمی خەیاڵی کە بزانێت لەکوێیە ئەوەی بۆ یعنی دینی خوا بێ جەل جەلالوه بۆ خوا بێ بۆ ئاخیرەت بێ باشترین جۆری فکری لێ دروستە بێ ئێمە هەرێکێک لە ئێمە بۆ ئەمرمان پێکراوە قورئان بخوێنینەوە بە فکرەوە بە تێگەیشتنەوە بە تێڕامانەوە ئەفەرمێ بەرزترین پلە ئەوەیە کە ئینسان سەیری ئاەتەکانی خوا بکەوە ئاەتانی کە دای بەزاندون تێبگا فەهمیکە بزانێ مرادەکەی چییە نەک تەنها لە پێناوی خوێندنەوە بەڵکو ئەبێ بزانێ خوێندنەوەی قورئان وەسیلەیەکە بۆ جێبەجێکردن یعنی تەسەوور کە خوێندنەوەی قورئان خۆی بۆ خۆی ئایا هەدەفە یان خۆی بۆ خۆی وەسیلەیە خۆی بۆ خۆی وەسیلەیە بۆیە هەندێک لە سەلەف فەرموویانە أنزل القرآن ليعمل به قرآن بۆیە هاتوتە خوارەوە بۆی خەڵکی عەمەلی پێ بکە دەی تیلاوەکەشی بکەنە عەمەل خوێندنەوەی بە کردار جێبەجێکن ئەمە باسی ئەوە ناکەین مەسا قورئان مەخوێنەرەوە نە هەتا ئەتوانی قورئان بخوێنەرەوە بەڵام بە فکرێکی عەمەلی قورئان بخوێنەوە لە خزمەتیا بە ڕەحمەتی خوا لە سەید قوتب بێ ئەفەرمێ زۆر بیرم ئەکردەوە چۆن تەفسیری قورئان بنووسم طبعا چەند کەسێکی کەممان هەیە ئیبداعیان هەبێ لە تەفسیری قورئان ئیمامی تەبەری مەسەلەن یەکێکە لە مبدعەکان کە سەرەتا تەفسیری قورئانی نووسی بە ڕیوایەتەوە ئیمامی بەغەوی یەکێکە لە مبدعەکان کە حەسفی سەنەدی کرد لە تەفاسیرە سەید قوتب یەکێکە لە مبدعەکان بە مبدع حسابە کرێ باشە بۆ بە مبدع حسابەکرێ چی کردووە لە تەفسیری قورئان چی کردووە ئەڵێ زۆر بیرم کردەوە چۆن تەفسیرێکی قورئان بکەم ئەڵێ دانیشتم بیرم کردەوە ئەسحاب چۆن بیریان لە قورئان کردوێتەوە چونکە قورئان بەسەر ئەوانە هاتووەتە خوارەوە ئەبێ ڕۆحی ئەوان بخوێنمەوە ئەڵێ زۆر بیرم کردەوە لەوەی کە سەیرم کرد ئەسحاب لەسەر فیتڕەتی ئەساسی ئینسانیەت بوون ئەفەرمێ هاتم بیرم کردەوە فیتڕەتی ئینسانیەتم لەم زەمەنە چۆن دەستکەوێ ئەڵێ بیرم کردەوە لە مناڵە دەستمەکەوێت چونکە مناڵ فیتڕەتی پاکە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمێتی لەسەر فیتڕەتی ئیسلام مناڵ لەدایکە بێ ئەڵێ بیری مناڵی خۆم کەوتەوە ئەڵێ کە بیری مناڵی خۆم کەوتەوە تێگەیشتم تەفسیری قورئان چۆن بکەم ئەڵێ بیرم کردەوە دایکم قورئانی پێ ئەوتم کاتێکە بۆی باسەکردم ومنهم من يعبد الله على حرف هەیانە لەسەر قەراخ نوێژەکە قەراخ ئەڵێ سبحان الله قەراخی پردی لادێکەی خۆمە نەهاتە پێش چاوم ئەڵێ لادێکەمان لەم بەربووە بەر پردێکراوە بە داری مێو بەسرا بوو ئەڵێ ئاوە هەوا لێ ئەدا ئەجوڵا کە ئێمە چوونە مەکتەب ئەڵێ بیرمە کردەوە کەسێک قاچێکی لەسەر ئەوە بێ قاچێکی لەو بەربێ هەوا لێ بدا چۆن ئەم نوێژە ئەکا چۆن خۆی ڕائەگرێ ئەڵێ ئەم تەسویرەم لە مێشکی خۆما دائەنە ئەم بینی ئاەتێکی ترە فەرمێ ويحمل أوزارهم يوم القيامة وزر بمعنای شتی قرز دێ بۆیە بە وەزیر ئەڵێن وەزیر یعنی کاروباری قرز ئەخاتە سەرشانی ئەڵێ سێرم ئەکرد ئاوا کەسێک پشتی چەمیوە خەریکە پشتی ئایا لە عەرز ئەوەنە شتێکی قرز بەسەر کۆڵیەوەیەتی ئەڕوا بەڕێوە ئەڵێ هاتم ئەم تەسویری مناڵێم ناو لنا التصوير الفني في القرآن الكريم إبداعي للقرآن كتصوير فني لسر دانا لسر أو طرف مناڵێ جاڵت دایکە نامەیەک بۆ دایکی ئەنووسێ زۆر حەزت ئەکرد فێری قورئان بم بەڵام دایک ئەمڕۆ مژدەت ئەدەمێ قورئان جارێکتر لە دایک ئەبێتەوە لەسەر عەقڵی کوڕەکەت
مەبەستەکەم ئەم خەیاڵ و مخەیەلە و هێنان و وردبوونەوە لە خزمەت قورئانە خوێندنەوەی تێفکرینی کردەوە پێکردنی تێگەیشتنی لە مرادی خوا مەبەستی خوا لەسەر زەویە زۆر مهمە ئینسان تێبگا بۆ عولەما گەورن چونکە مرادی خۆیان لەسەر زەویە کەشف کردو بەیان کردو ئەمە خۆناغی یەکەمە ئێمە ئەبێ بەشێکی زۆر لە خەیاڵمان لە فکرمان لە خزمەتی تیلاوەتی قورئانە بێ دووەم ئەبێ بەشێکی تر لە فکری ئێمە و خەیاڵاتی ئێمە سیرکردنی ئەم هەموو ئاەتە مەشهودەی خوا بێ خوای گەورە دوو جۆر ئاەتی ناردووە بۆ ئێمە بۆی تێبگەین ئاەتێ منەزەلە لەلایەن پێغەمبەرگیانەوە صلی الله عليه و آله وسلم هاتووە کە بریتیە لە قورئان ئاەتێکی تر مەشهودە ئەی بینی بە چاوی سەر وەرە لە بەردەم گوڵێکا بوەستە لە بەردەم گیایەکا بوەستە لە بەردەم جەماڵی دارێکا بوەستە تەسەوورکەن هەڵەبجەی ئێمە هەناری زۆرە الحەمدوللا بۆتە ڕقەمێکی بەقوە دێسە لە ئاسی هەموو عێراقا ئەو فەزڵێکی خوای گەورەیەگەنا چەند ساڵی لەمە پێش ئەو ڕقەمە نەبووین من لە داری هەنار زۆر ئەڕوانم هەستەکەم خوا بێ حکمت لەم منطقەی ئێمە داری هەناری خەلق نەکردو بەم جەماڵ و جوانی ئەوە جۆرەکانی هەنار و ئەوانە لێگەڕێ بەس سیر کە ئەم دارە ناشیرینە چەند شپرزە وەرە ئەگەر مەی بڕە و لێگەڕێ و ئەمانە هەر دنیا داگیرەکە دڕک و داڵ و وەزعک کەچی سوبحان الله سیرەکەم بەما ڕەنگێکی سەوزی زۆر جوان ئەچێتە ناو گەڵاکەوە مەوسیمێک ئەم سەوزە ناوعێکی ترە ئەگۆڕێ ناوعی سەوزەکە چەند ڕەنگ ئەگۆڕێ دوای زەر دەبێت زەردەکەشی چەند ناو ئەگۆڕێ اینجا ئەکەوێتەوە ناو خاک لەم گوڵەوە دەرەچێت دوای وردە وردە ناوعیەتی ئەگۆڕێ بەڕاستی ئینسان بیرەکاتەوە وەکو ماڵ سەعیدی نورسی ئەفەرمێ ئەکرێ ئینسان خۆی خوار و خێج بێ بەرهەمی جوان بێ سیر نەبێ بەلاتانەوە ممکنە مرۆڤێک خۆی زۆر گوناهبار بێ زۆر خەجاڵەت باری بەردەم ڕەب العالەمین بێ وەکو داری هەنار شپرز بێ بەڵام بەری جوانی وەکو هەنار بدە ممکنە ئێمە دەسا و دەست ئەم پەیامە شیرینە بگەێنین تا هەنارێ پێشکەش بەم ئومەتە ئەکەین بەم میلەتەی خۆمانەکەین بۆیە ئینسان ئەبێت لە ئاەتی مەشهودی خوا بڕوانێ واللهی غەزالی ئەفەرمێ ئەستێرەیەک نییە لە ئاسمان لە پێناوی ئینسانە دروست نەکراوێ بیبینی یان نەیبینی هەیان هێشتا تیشکی نەگەیشتۆتە سەر زەوی بەڕێوەیە لە پێناوی تۆیە دروست کراوە تێبگەی یا تێنەگەی علمی تۆ گەیشتێتەوە ئەندازە یان نەگەیشت بێ دەسەیری ئەم ئاەتە مەشهودانەی خوا جەل جەلالوهو کە ئەمە بەشی دووەمە لە فکری ئێمە لە عەقڵی ئێمە دەی هەر یەکێک لەوانە تۆ ناوێکی خوای تیا بخوێنەرەوە میوانێکم هاتبوو چوبوون ئەم منطقەی گوڵانە لەگەڵ عەرەبا زۆر ژیابوو هەر سوبحان من پێشتر مەسە ماشاء اللهم زۆر بەکارێنا سوبحان اللهم زۆر بەکارێنا وشەی تەبارەک اللهم بەکار نەئێنا سیرەکەم لە هەموو سوچێکە تەبارەک الله ئەحسن الخالقین وشەی تەبارەکی بەکارێنا زۆر چێژم زیاتر لێ وەرەگرت کە تەبارەک دوو معنای هەیە دوو معنە ئیمامی ڕازی لە تەفسیرەکەیە وشەی تەبارەکە فەرمێ دوو معنای قوڵی عەرەبی هەیە یەکێکیان لە معنای بڕووکەوە هاتووە چۆن وشتر لە شوێنی خۆیان دائەنیشێ واتە نیعمەتەکانی خوا ثابت و تەواو لەسەر زەویە تەبارەک بە معنای نەشونماش دێ یعنی خوا زیادی کە ئەم جەماڵ و ئەم جوانی کە بەسەر زەوی بەخشیوە تصور کە ئەم هەموو جەماڵە ئەبین تۆ ناوی خۆی ناوی تازەی خوا بێنە لە زیهنی خۆت سەیری ڕەزاقیەتی خوا کە ئەم خەڵکە داماوە هاتون تۆزێک زەویان کێڵاوە لە قەدارێکیان تێکردو تۆزێ ئاویاندا و ئەم نیعمەتە جوانەی پێ عەتا کردوون دە سەیری ڕەزاقیەت کە ناوەڵا سەیری ئەلموسەویر کە چ تەسویرێکی کردووە ئەم هەموو جەماڵەی داوە بەم نیعمەتە جوانەی کە بە تۆی بەخشیوە لە ماڵی خۆتە سەیری گوڵەکانێک چ نازدار چۆن پەروەردەی ئەەکەی چۆن خزمەتی ئەەکەی چۆن دڵی تۆی پێوە لکانووە تەواو یەکێ لە نیعمەتەکانی خوا جەل جەلالوهو پەیوەستبوونی ئینسانە بە شتەکانەوە بە تایبەتی گیاندارەکان ئەگەر ئەرکیان کەوتە سەرشانی ئینسان خوا ئینسانیان بۆ مسەخەرەکە میوانم هاتبوون دنیا لێ هاتبوو یەک کاکە هەرچی تەکلیفم لێکردنەوەتیان بەخوا ماوەسە مانگامان هەیە بێ شۆ هەر بڕۆینەوە حەج مەجالیتیانی
بیرمە کردو سبحان الله دڵی ئەمانە خوای گەورە چۆن مسەخەری کردو بۆ ئەم مانگەیانە خەمیانە نەفەریان بەجێ هێشتووە بە 100 کەسیان وتووە ئەخلی ئاوایی کورە وەیە ماڕۆن کورە ئاگاتان لە مانگەکان بێ کورە بێ ئاو نەبن کورە مناڵ تەلەفۆن لەسەر تەلەفۆن کورە ئاگاتان کورە هێناتانە دەرەوە کورە هەموو مەشغوڵێتی ئەو ماڵە بریتی بوو لە مانگەکان نەوەکو شتێکیان لێ بێ ئێوارەش بە پەلە ڕۆشتنەوە يعني خوای گەورە چۆن تەسخیری ئەمەی کرد چۆن باشە ئەو ڕەحمەت چی خوا لەسەر زەویە بڵاوی کردوتەوە کورە ڕەحم 100 بەشە ئەمە یەک دانیانە لەسەر زەوی ئەوەکە دەبینی مرۆڤەکان خۆیانە لەگەڵ ئاژەڵێکە لەگەڵ گوڵێکە جارێک دۆستێکم ئەو کورم خێزانە بە کەڵک نایەمە تەلاقی بەموتم کورە بۆ خاتی خۆ بۆ تەلاقی وتی وەڵای هەر گوڵێک باوشک بێت تێرە گریێ هەر گوڵێ لە ماڵە وشک بێ ئەو تێرە گریێ باشە تۆ تەسەوور کە ئەم ڕەحمەت چییە خوا جەل جەلالوهو لە دڵی ئینسانە خەڵقی کرد جارێک گەنجە تەلەفۆنی بۆ کردم دوو بولبولی خۆی لەبیر چوو بوو ماڵەوەش ئاگیان لێی نەبوو بوو لە شوێنێکە دای نابوو لە بیری چوو پێیان بڵێ سەفەری کرد و هاتووە هەردووکیان مردبوو مردار بوو بوونەوە دنیای لێ هاتبوو یەک خوا چۆن لێم خۆشت چەند ڕکات نوێش بکەم ماوەسە تۆ بڵێ 1000 ڕکات ئەیکەم بەس خوا لێم خۆش تصور کە هەستی بە ئازارێکی چەند گەورە ئەکرد لەناخ خۆ ئەمە تۆ ڕەحمانیەتی خوا بۆ دەرەکەی لەسەر زەویە بۆیە ئاەتە مەشهودەکانی خوا زۆر زۆر گەورن دەی سەیری حکمەتی خوا کە سەیری ئیحسان و چاکەکاری ئەو کە کورە سەیری جوودی خوا کە سەخاوەتی خوا جەل جەلالوهو والله ئینسانی تاوانبار سەیری سەخاوەتی خوا ئەکا شەرمەزارە بێ والله لەو کاتەی کە تۆ گوناهەکەی ئەو ئۆکسجینەکەت پێ عەتاءەکە ئەو هێزەکەت پێ عەتاءەکە والله جاری وهەیە لە شوێنێکی پەنهانە خۆت شاردوێتەوە کەس نەوبینێ ئەو سەتریش ئەکا ئەو شارێتەوە نەهێڵێ کەس بتبینێ گومت ئەکا لە پێشچاوی خەڵک دەی سێری وشەی ستیر بکە ئەم خۆیە چەند بەڕەحمە و چەند ستیرە لەگەڵ تۆیە چۆن ئەو شارێتەوە لە دوای ئەمەش بێئەدەبیت کردووە خوات سیر نەکردووە ئەم گوناهات کردو عەفوش دەکە سیر ڕەحمانیەتی خوا کە گوناهێک ئەکەی سبحان الله کە ئیستیغفارەکەی أولئك يبدل الله سيئاتهم حسنات سبحان الله كسي وهي زنا كردوه كشي لنا ما أعمال بداون باك أنسري بداون باك أنسري أم زناي بداون باك يبو حساب كرا لبروي توبيك صادقي كردو قرا ولا إخوة جل جلاله أم حفتي بيشول سليماني وتانا من دا جنجك هات وتي ما وصل جناهي من شيء أقرب باكم عارخ خور بوبي وتي والله رولا جناهي توهيجني تی والله باوکم زوو عارەقی خواردووە تەوبەی کردو ئێستا داوای ئافرەتێکم کردووە پیاوێ وتوێتی وەڵام بنەماڵە ئارەخۆرن مەیدەنێ نەیان داومت گەنجەکە زۆر گریە بیرمە کردو لە زوڵمی ئینسان لە ڕەحمەتی خۆ لەوە چی ئەم ئارەخۆرە لە مەیتر باشتر بوو بێ لای خوا جەل جەلالوهو بەڵام ئەم تەڕەفوعێکی کردووە باشە ئەم تەوبەکەی قبوڵ نەکردو ئەگەر چی خوا قبوڵی کرد بۆیە کە سيري أسماء وصفاتي خواك لسرزي آياتي مشهودي خواك سر السرة بس ورا سيري دايك بزانت آياتي كي خوا لدايك أخواني تو شيء وهي حتى بياني بديار من الله كي ونخ خوي لناك ناتوانا بخير سبحان الله تش عظمتك خوا لسرزي دروسي كرد برا خوش يك لقل يكترها برا خوش يزور عدزوبون ليك أشتم كردبون ولا مجلسك حتى حصان هيش قصة منك هر ئەگریان کۆ دەڕۆڵە دوو قسەی خێرکن هیچ فایدەی نەبوو ماگاگەوە بەجیان گەڵن تێر بگرێ اینجا خۆیان ئاشتە بنەوە تەسەوور کە شەڕێکیان بۆ ئاش بوون ئەم ڕەحمەت چییە خوا لەسەر زەویە بڵاوی کردووە دەی سەیری ڕەحمانیەتی ئەو کە ببینە چاو بکەرەوە ئەمە ئایاتی مەشهودی خوان لەسەر زەویە ناوەڵا لە خەڵک گەڕێ و لە دەوروبەر بگەڕێ ئاوا شەوێ دانیشە لەگەڵ خۆتە بزانە ڕەحمانەتی خوا چۆن لە خۆتە ئەبینی بیرکەرەوە جاری وهەیە شوێنێکت ئازاری هەیە هەموو حیاتت ئەفۆتێ ئەی چەند جار هەبووە خوا جەل جەلالوهو ئازارەکانی لە تۆ لاداوە عمرت 70 ساڵە 3 ڕۆژ ناڕەحەتی ئەڵێ خۆشیم لە ژیان نەبینی بەڵام تۆ بیرکەرەوە 70 ساڵە ئەو نیعمەت بەسەر تۆیدا ئەبارێنێ و جەماڵ بەسەر تۆیدا ئەبارێنێ جاری وهەیە یەک نیعمەتی لە سندویتەوە وا تەسەوڕەکە هیچ نییە لە دنیا خاوەنی هیچ نیت دەی لەگەڵ یا بژی ئەم ژیان لەگەڵ خوایە قۆناغی دووهەمە یەک لە خزمەت قورئانە بە دوو لە خزمەت ئاياتی کەونی خوایە بە جەل جەلالوهو ئاياتە مەشهودەکان
أفرمي خواهي قورا هندي العبدكاني هل بجار وبوي أم تفكركن سيري آيات زندوكاني بكن لسر زوية تيبقن أو كسشي كوا غافل بيو آقاي لما النبي خواه ذمي كردو جل جلاله سيهم دانا بير كرو لنعمتكاني خواه لإحساني خواه لإنعامي خواه لسر همو مخلوقات بهمو جوركانيو دي قد بدأ أبي الرحمي خواه چنه زور بي أبي حلمي چنه زور بي تصور كم ميروليك ببينا بردوام خريك إيشكا كاركا ماندوا ياسايكي زور سيد لناويانا هيا بحياتي ميروليك بيني ولا سر كاركي بخي أهو دي قد بدأ هميشه خريكي كارا قرجو قول آزا برباني زو بحال الرناشي كردو بروسي لكيت ميروليك ونجول جول إيوارا خريكا ها تاريكا كاتوزيكي ما وهشت أوان حركات يا ماو تهو تاريكا بين جاوستن دي قد أدي نعمتي خوان كو أكنا ولا سر زويا خوای گەورە یاسایەکی بەمانە بەخشی ئەمە چه سەلیقەیەکە خوا پێداون وەرە لەگەڵ تەیرەکە بژی بیرەکەیتەوە ساردە تۆ لە ماڵەوە خۆت ناگری ئەم تەیرە بەسەر تەلێکەوە بخۆی وەستاوە خوا چه نعمەتێکی پێداوە کە خۆی هیچیشی کۆ نەکردوێتەوە دەستی بەتاڵ یەت بەیانی بۆ ئێوارە ئەگەڕێت خوای گەورە ڕزقێکی لە شوێنەکەوە هەر بۆ دانێ بە دوای ڕزقەکەیە وێڵە هەتاوەکو ئەیدۆزێتەوە دی قەت بدە لەگەڵ پشیلەیەکە ژیان بەرە سەر بزانە چۆن ئەژی جاری وایە ئەچی لە کێوێکی دوورە سەرەکە پشیلەیەکی دامەوە لەوێ ئەی هاوارەمە بەچی ئەژی لەم شوێنە چۆڵە سەگەگە بینی ئەی هاوارەمە چۆن ئەژی کێ ڕزقیەدا کێ ئاگای لێتی ئەمە خاوەنەکەی بۆ بەرەڵای کردووە نازانین خاوەنی حەقیقی قەت بەرەڵای ناکە حکمەتێکی زۆر گەورەیە هەمووشە بە شوێنەوەیەتی وەڵاهی سێری نعمەکانی خوا ئەکەیت و ئالای خوا بەسەر زەویەوە تصور نازانی چۆن سوپاسی بکەی لەسەر ئەم ئالائانە بەشێک لە فکری ئێمە لە خەیاڵی ئێمە بریتە لەمەیکە لەگەڵ ئەم ئالا و ئەم نعمەت جوانانە بەسەر خۆمانەوە بەسەر دەوروبەرمانە ئەژین ژیان لەگەڵ یابێنە سەر لەگەڵ نعمەتەکانە حەزەکەم باسی نعمەتی یەک تۆز موسیبەتتان بۆ بکەم نعمەتی موسیبەت طبعا ئێمە یەکێک لەو شتانەی کە لە ژیانمانە بە نیقمەت تێگەین موسیبەت واللهی جوانترین نعمەتی خوا موسیبەت جاری وهەیە دەرگایەک داخراوە بە هەموو هێزی خۆت و عەقلی خۆت هەوڵ ئەدەی بۆت ناکرێت نایکاتەوە تەقەی لێ ئەدەم هەوڵ ئەدەم دەریاکەم بۆ ناکرێت وا هەستەکەم تووشی موسیبەتێکی زۆر گەورە بووم بەڵام کولی جەماڵ لە نەکردنەوەی ئەم دەرگایە ئەگەر دەریاکە بکرێتەوە لەوە چێت تۆ فەوتی جاری وهەیە کەسێک زۆر تاالبی ڕزقە ڕزقی سوارە ڕزقی کەمە زۆر هەوڵ ئەدا دەستی ناکرد زۆر ماندوو ئەوێ هەندێک جاری هەیە ئەسڕووی تێکە واللهی ئەم مصیبەتی نەبوونی ماڵە گەورەترین نعمەتی خوایە بەسەر ئینسانە جاری وایە شتێکت لە دەست ئەدەی فعلا شتەکەت لە دەستدا بەڵام نعمەتێکی زۆر گەورەیە ئافرەتێک حاڵەتێکی دەرونی بۆ دروست بوو هاتبوو ئەی ماسە هەموو ڕۆژە 100,000 ئەستەغفر الله ئەکەم 100,000 سەڵەواتێم 100,000 لا إله إلا الله ئەکەم تو خۆزگەم بەخۆ ئیشەڵا چاک نابی هەروە ئابی بە هەر ئەو زیکرانە بکەی ڕۆڵە ئەوە تۆ لە نعمەتە لە نعمەتە تۆ هەتە سەورەکەەوە نقمەتە خوا هەڵی بژاردی کاتی دایتێ وی ئەو عەبدایەتیانە جێبەجێ زەمەنی بۆ ڕەخساندی ماسە سەعیدی نووسی قسەیەکی زۆر خۆشیە ئەفەرمێ مانکە ئەگیرێ عیبادەتی بۆ تۆ دانراوە کە جێبەجێکی تۆ حەق نییە وەسەرەوە بەرەبەیە بەر نابێت تۆ عیبادەت ئەکەی خەریکی عیبادەتەکەی کێشەی تۆ نییە لێگەڕێ لێ کەی بەر بوو بەر نەبوو تۆ حەقت نەبێت تۆ عیبادەتەکە و کاتی عیبادەتەکەتە نەخۆشیش کاتی عیبادەت مصیبەتیش کاتی عیبادەتە خوا زەمینەت بۆ ئەڕەخسێنێ جاری وا هەیە لەم شار ئەتخاتە شارێکی تر بێزار مەبە لەکوێ بووی ئیشی پێتە لەو شوێنە هەتا لەو شوێنەی کارەکانی خۆت جێبەجێک لەوە ئەچێ عەبدایەتێکی ئەوێت لێ قبول کرێ لێرە لێت قبول نەکرێ لەوە چێ ئەو غەریبستانیە بۆ تۆ باش بێ کەس لە ئێمە نازانین واللهی جاری وایە سجن گەورەترین نعمەتی خوایە بەسەر ئینسانە کوشتن گەورەترین نعمەتە برینداربوون گەورەترین نعمەتە ئێمە نازانین لەبەرەوە بەڕاستی نعمەتی مصیبەت یەکێکە لەو نعمەتانەی بە معنای دڵ ئەلحەمدوللە سوپاسیە ئینسانی موسڵمان ناشکێ لە بەردەم مصیبەتە کە ڕووی تێکە
باشە گریمان بە معنای حەقیقی هەر موسیبەت بوو والله هەمێ بە دڵی تۆیە دێ غەمێکی بچووک ئەخۆی بۆ هەر شتێ غەمە خۆی گوناهت لێ ئەوەرێ پلت بەرزەبێتەوە لای خوا گەورە ئەبی یعنی لەو ئەچی هەموو غەمێکە بە دڵی تۆیە هاتووە لای خوا ئەوەندە قەدرێک گەورەکە بەدەیان ڕکعات شەو نوێژ نەگەیتە ئەو حەد بۆیە ئالا و نیعمەتی خوا زۆر زۆرە بەسەرمان بژمێرین لە ژماردە نایە هەرچی بژمێرین تاو ناوێ وەختی خۆی ئەیانوت ئاەتی قورئان هەیە بە دوو وشتر بار ناکرێ دوو باری وشتر بارکە ئەو کەلیمەیە پێ بار ناکرێ فعلا نیعمەتی وا هەیە باسکردنی بە زمانی ئەمڕۆ بڵێم دوو تیارەی قورسی بار هەڵگر یا دوو کەشتی زۆر باشی بار هەڵگر توانای ئەوەی نییە کە بێت و ئەم بارەی کە ئەم نیعمەتە جوانەی هەڵی بگرێت ناتوانێ ئەم سێدانەیە کە عەرزم کردن بیرکردنەوە لە ئاياتی قورئان بیرکردنەوە لە ئاياتی مەشهود بینراو بیرکردنەوە لە نیعمەتەکانی خوا جەل جەلاله ئەفەرمێ ئەم سێدانەیە لە دڵا معرفەتی خوا ئەچێنێ محەبەتی خوا دروستەکە ترسان لە خوا ڕەجا بۆ خوا دەوامی فکر بەردەوام فکرت ئەو کاتە مەشغوڵەوێ بەخواوە جەل جەلاله ئەگەر زمانیشت تەڕبێ ئەوە معرفەت و محەبەت بە تەواوی دڵی تۆ داگیرەکە واتە ئەم سێشتە هەوڵ بدە کولی فکر و خەیاڵت لەما سەرف بکەی خەیاڵەکان لە خزمەتی ئاەتی قورئان و لە خزمەتی ئاەتی مەشهودی خوا و لە خزمەتی نیعمەتەکانی خوایە دابن لەم سێ پلەیە خوارتر پلەیەکی تر دەست پێ ئەکا ئەویش ئەوەی ئینسان بیر لە عیبەکانی خۆی بکاتەوە ئافاتەکانی نەفسی لە کردەوەیە چەند عەمەلی خراپی کردووە ئەمەش زۆر زۆر فائیدەی هەیە دەرگای خەیری زۆرە بۆ ئەکاتەوە هەمیشە خۆت هەست بە کەمی خۆتەکەی هەستەکەی نەفسی خۆت ئەشکێنی اینجا هەر کاتێک نەفسی با بڵێن مەذمومی تۆ نەفسی ئەمارە بالسوئی تۆ شکا نەفسی مطمئینە ئەچێتە شوێن لەکوێ خۆت بە کەم زانی ئەلەویا تۆ گەورە ئەبی ئەفەرمێ دڵ زیندوو ئەکاتەوە ئەمە چەند سەیری عیبەکانی خۆت کەی دڵە زیندوو ئەکاتەوە و وردە وردە مەملەکەتی نەفسی مطمئینە لە تۆیە دا ئەمەزرێ تاواد لێ لە ئایندا لەو حاڵەتە دەرئەچی بۆ حاڵەتێکی بەرزتر لە ڕێگای عیبتەوە بەخوا ئەگەیت خوا ناسی تۆ لە ڕێگای عیبەکانتەوە بۆی ئەفەرمون ئەهلی تەسەوف ئەڵێن زۆر گوناه هەیە ئینسانە خاتە بەهەشت گوناه هەیە ئینسانە خاتە بەهەشت بۆ ئەوەندە ئەو عیبەت بەلاوە ناڕەحەتەوە سەر کۆنەی خۆتەکەیت و سەر زەنشتی خۆتەکەی بەرزت ئەکاتەوە پلە لای خوا جەل جەلاله و سەیرەکەی دەرگای خێر لەو گوناها بوو کە تووشی بووی پێنجەمین دانە ئەوەیە هەمیشە ئاگەو لە کاتەکانە بێ بزانی واجبی ئەو دەقیقەیە و چیە جێبەجێکی نهێڵی لە دەستە دەرچی ئەفەرمێ عارف بەخوا کێیە کوڕی کاتی خۆیەتی العارف ابن وقته بەخوا ئەگەر وەختەکە لە دەست دەرچوو هات لە مەصالحا سەرفە نەکرد لە مەفاسیدا سەرفە بێ دەی هەرچی مەصالحی ئینسانە لە نەفسەوە لە وەختەوە دەست پێ ئەکە ئەی ئەگەر وەختە لە دەستدا چی بۆت پڕکاتەوە جاری وایە ئێمە بەلامانەوە زۆر ناڕەحەتە ئەی هاوار دوورکان نوێژ چۆن بکەم دوورکاتی پێش نوێژی سونەتەکەم زۆر بەلاوە زەحمەتە هی دوای نوێژم زۆر بەلاوە زەحمەتە دانیشم تۆزە زیکر بخوێنم زۆر بەلاوە زەحمەتە بەڵام زۆر طبیعی سەیری دوو گۆڵیەکەم هەموو کاتەکەم ئەڕوا سەیری فیلمێکەم هەموو کاتەکەم ئەڕوا بەخۆشم نازانم سەیری فێسبووکەم ئەکەم دەی بە سەریعی فڵان کەس کوژراوە دەی بزانم چی تەقاریرێ لەسەری بخوێنمەوە خەریکەم و پسپۆڕێکی سیاسی لەسەری بەبێ فائیدە هەموو کاتەکەی بردم خۆ ئەو کاتم لە مەصالحی دینما سەرف کردایە زۆر گەورەتر ئەبووم بۆیە ئەبێ زۆر ئاگەمان لە وەقتمان بێ ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ئەفەرمێ لەگەڵ سۆفیەکانە هاوڵایەتیم کرد زۆر ئەفەرمێ ئیسفادەی دوو وشەم زۆر لێکردن ئەم دوو وشە زۆر سوودم لێ وەرگرت ئەڵێ پیان وتم الوەقت سەیفون کاتەکانی تۆ شمشێرە ئەگەر تۆ ئەم شمشێرە نەبڕی و لەتی نەکەیت بۆی نەجاتێ بە بەینیا دەرچی ئەو ئیلا تۆ ئەبڕێت و یەت دەبەرە وریابە کاتەکانت ئەفەرمێ کەلیمەی تری ئیمامی شافعی کە ئیسفادەی لێکردوون ئەمەیە
بخوا نفسي خود أجر مشغول نكي بحقه نفس مشغولة كباطله وتدو كلمة لا تصوب إسرائيل كلو إيش كان كاد وكو شمشير أجر تو نبري وأدبري دوهم يعني النفس أجر تو لحق وشاكا بكارين يعني أو لخراب وباطلته بكارين يعني أو تاتو أبيت السردار بسر نفس تا يا نفس أبيت السردار بسر تويا لبرو أبي الزور بورياي أقاد لو بي أقاد لنفس بي أقاد لحقا سرفي نكي لبطالة وطاوكت دي كاتي إنسان عمري إنسان ما دي جياني إنساني أبدية كالآخرة بي أمانيته دي أقاد لي بي أم زمن وأم أمرد نكي تهوكاري عذابك أليم بوخد لآخرته هشياري وقت كان بشتي بطالة وسرفي مكة خيالاتي خراب بزيني خوتا مينا خيالاتي خراب مخرنا وذهني خوتو خيالات الراقر اللي تشاكا أقربيتو مشغولي كي بأماني باطلة مشغولي كي بخو مشغولي كي ببطالية أود النيابة لو مردن بوتو باشتري لسر زياتا جيان شكا جيانك اللي خرابها سرفكي دي هر عبدي كاتك لناو نيجايا ليس له من صلاتي إلا ما عقل منها نيجاك كامت بو جيرا أبي أويكتو لبيناو خوايا مشك الدعوة فكر الدعوة لقل يا أجي لقل نيجاك مسألة كي زور قرنك ليرا إما ابن القيم باسي إكا كم شوين بيني بيتم أم مسألة باسكري إما لناو نيجا خيال من أروى شي بكين هرشي أكين كنترولي خومان كين خيالهم أروات مع صاحب الكريم مدرس داستاني أجرته هي ملا أحمد يتشاش الله ملا أحمد يتشاش يتوبو آوايكي خويان بمنطقة تشاش لمنطقة بيانجانا خو عفويان كهمويان الله كيتوا الله الأخوار آوايا الله بخوا بمني وشو بسم مالي باكم شيبكم وأنا الله بخوا بالأخوار آوايا وبخوا الله أخوار آوايا وأخويا الله خيال لي أداة لخيالي خويا أشي بو شارك لا ما وصل درس خانه زور زيرك بي الله خويا طملبو بس لخيالك زور زيرك بي أو أنا زيرك بي ما وصاكي زوري خوش دوي ما وصاكي كشكي خوي أداتي أي كانت جاجرداري خوي أقرأته بولا ديكي خويا الله لكنار آوايا ولا خيالك الله والله شو يساخر بسم الله داك وانا الله مجنس شي اللي قلتها لا والله بالليره لا دم الله لا ادا كاتي غزانه قرمه جيت وامانه هلصه شو انا كيف يتكن الله كخبري وتسي خور قرمي كردو وتخلقات وتسر او خوي لك وتو ما قال لخوي نيو لخيالك وتناو خو خلشي اويات وكره وتشكاري ليره خلشي كره بابا ملا احمد تشاشم تا خويا انا سنت خريج اشي كوجد لبرو تصور كإنسان جاري وهي خيالك ليرة أرواب شوي نيجي أكا سلام أداته وهيشتا أو خيالك أنا بسران بيواندي لقى الخواب بسران لخيالك أنا بسران بوي أم مسألة عندي جار خيالي باش بزهني إنسان ديت أيا قناه بار أبي يا قناه بارنا أم بابا زور قرنجة زور شوين قراهم أم امتيان أخوين دوتو أم دقته إمام لير أفرمي نوش تنها أو ندوب وقبوله كوام مشك الدواء نوجكو أقول أخوت أما يكم مشك أشياء ونزام كركوك وبوكيو أنا هيك قبلني باشا أفرمي كامت لي ور أجيري سبحان الله أفرمي إلا ما كان فيه بالله ولله أو إلا ناو نوجكانا لبرخاتي خواكدوتو أقول نوجكي يان لفكري خوايت كاري بو خوابك أو ينقينك أفرمي أقاد ليبي همو غير أمانة همو وساوسي شيطان وأماني باطلة هدشي لإنسان أو نابت دانا مزري لإنسان همو يشتي بطالة إنسان أرى إمام عمر رضا رحمة خوي ليبي مسألة ما مباسكات أفرمي أمزانا بهاي برزا إمام ابن القيم أفرمي إمام عمر كان يجي أكر هندي جار جهادي أكر أقاتن لم قصيد لأنه نيجاكيا فلان خلل لجيشة هي أبي جيب جيك خيالي أرشتو ولا جيشك مسلمان لفلان شوين دوري عن جيرا وبفريانكم أفرمي أميك إمام أي كرت
رضا ورحمة خوي ليبي أم خواطرانا فكان يجهز جيشه وهو في الصلاة تجهيز جيشك إكر لأنه نيوجك شياب طبعا هو فرماشته لبخاري شهاته كإمام عمر رضا ورحمة خوي ليبي خيالاتي دولتي لأنه نيوجك يا أبو أهات أفرمي فيكون قد جمع بين الجهاد والصلاة أفرمي بليكي زور برزة جهاد نيوجي تيكال كردو إمام عمر واته هر خيالاتك بو خير وتشاكو صدقه وإحسان بو أجر هاد لنا ونيوجكتا وميدكن أبي شباب نسري أبي شباب نسري في أمر أي ابن القيم رضا ورحمة خوالي أوي لله بو في الله بو بالله بو أما نهرهم يعني بو أنسري أفرمي بابك زور قوري بابي تداخل عبادات تنجاري كتير لشويني تير باسم كردوها لقد دوستو أنا وتم كاكا نيت لعبادات نيت نرجع علماء لخلقي ترجيواز بنمونتو نيجا كيت أو بيج نيجي بياني أشي تناو مزقوتو بانك دراوا دور كاتي تحية المسجد دور كاتي سنة دازنجاش دور كاتي بيج نيجي بياني دور كاتي سنة التوبة دور كاتي سنة الشكر أما دركات دور كان نيجا كي خيري هردك ونسر باشا نيت أو عند تأثيره أفرمت تداخل عبادات أو هاي مسألة خيالكش أو هاي أجر هاتو لنا عبدايتك خيالات الروج بو عبدايتك كتير عبدايتك تريش بو نصر أميدك إن شاء الله بود بنصر أم كلمة ابن القيم زور بيا جورية كلام كتابة بيروزاء فرمي لعل هندق لباري شان من كم أبيتو كم بيشتريك لهم وغم مكانم أو أبو زور كات أمو هيج نيجك من لو ناسي وربجيري كم خاطرات الدنيا بري خاطرات الدين بري خاطرات الدعوة بري خاطرات هم يسر أكيشي بلام إن شاء الله هم بأجر أن نسلم ما دام لله وفي الله بابتي ترزور إن مسألة خيالة كأمزانا بايا برز باسيك لو ناسي من بتوانم هم تفاصيل كان باسكن بتأتي عند مسائلي باسي أهلي تصوف وشون تربيتي الروحي خوان كردو شون شيطان زفري بيهنا ولكاتي خيالة هاتون فراغي طاويا لخوانا دروس كردوها بو هيج أماني خراب نيتنا وفكر وذهنيانا ومشكيانا كاتي شيطان زفري بيهنا باشا إنجا الشيطان خوي لي كردون بخواو لنا أو خيالات وخاطراتنا كاري لسر كردون أو أنا اشتاني كي زورن لو أتي زور ضروري جنبي بو أم زمني إيما تنها أو أن إنسان بزانك براسي إنسان شون أماني باش لدلي هي أماني خرابي شيء والله شون خيالاتي باش هي خيالاتي خرابية هول بدأ كري خيالاتي باجبة كشي خيالاتي باجبة لخيالاتي خراب خود دور خروا شوك هموي أمانية ولا شيطانة ويا سرچاوة أقرب رو خرابة كاري إما باسك لباسي زينايا كسيك ناتواني زينا بكا أقر بخيال زيناي نكرد بيه كسي ناتواني قتل كا أقر بخيال قتلي نكرد بيه كسي ناتواني دزي بكا أقر بخيال دزي نكرد بيه لدزيات جوان تربوتان رون أبيته وتخاور نسيركن كاتك إنسان كان دزي لذهن وفكر يانانية هيج خيالنا كان خيالك بيته بروا لميشي أنا كدزي أكن نايت شو كل صنعتي أم دزي كردني لبروا بيزور آقا وشياري خياله كان من بين لعل أخوي قورا دارو خير من لي أكاتو لعل أخوي قورا خاطرات كان يشمل للرجل قيامة أبو أنوس أي كان كس هي تنها خيالي كردو خيال كسيكي هجاري بيني و شو خيالي كردو كاس بيكي أوام كردي أو اندم دسكوتي أم هجارم رزقار كردي للرجل قيامة أبو عجيه كان فلان كستو فلان كس آزاد كرد أو اندد داية خانوية كدبو كردو والله يا رب من هيك من أبو أمي بوبكم نا أو خيالك كرد بود نسر بوي هريك لإيما تربيتي نفسي خوي أبي لسر خيالي جوانك خيالي شاكا نيالي نفسي أمارة بالسوء زال بسريا نفسي خوي مطمئنك بلام أبي آقاما لي خالبت أقر كسيك برقايا كابروا ابن القيم أم مشتاق هناته أم نمونية منش إيهنمو وكتايبة درسك إيهنم بنمونا منو ملا كاروان برقايا كأرن خالق زورة بيني السلامي كان ليه كانوا ناوسين أما لا يبسين بون نورولي
مەلایکەروان ئەگەین زوو ئەگەین هەر بەڕێە سەلام عەلەیکوم سەلام عەلەیکوم لای کەس لا نادەین و ئەگەین ئەی ئەگەر هاتوو لە هەر شوێنێ بڕێ لاماندا و دانیشتین و چایەکمان لەگەڵ خواردنەوە هەڵساین و سبەی ئەم عانەژێمە هەر لە نیوەی ڕێیان نەگەیشتوین هەرچی ئەکەین ناگەین ئەفەرمێ خەیاڵیش بەم شێوازەیە خەیاڵ خاتراتە یەت سەریع سەلامێ ئەکات و ئەگەر لە لای ئەولات نەدا هەوڵت نەدا بە زۆر زۆر باشە دەی با لەگەڵ یادا بنیشم دەی دەم بەدەم خەیاڵەکەەوە ئەڵێ ئەوانە هیچ لەسەر نانووسن با خراپیش بن بەس کە لەگەڵیانە دانیشتی بە خراپ لەسەر دەنووسری چونکە ئیتر تۆ چێ ژوەرەگری لەم خەیاڵە لەگەڵیا ئەژی تێکەڵ ئەبی لەگەڵیا وردە وردە لەگەڵیا ئەڕۆی قاڵە بیتەوە لەگەڵیا کاتەکانت هەمووی ئەڕوا و هەمووشی بە گوناه لەسەر چونکە عەزیمەت لە دڵی تۆیە دروستەکە بەرامبەر بە گوناه کەوا بوو ئێمە عابری سەبیل هەر خەیاڵێ ڕووی تێکردین و ڕۆشت گوناهبار نابین لەسەری هەر خەیاڵێ لەگەڵ یا دانیشتین هەوڵماندا قسەی لەگەڵاکەین بوو بە بەشێک لە ژیانمان ئەو خەیاڵە ئینسانتیا گوناهبارە بێت ئەبێ سیستەمماندا نابێ بۆ خەیاڵی خۆمان تاوەکو بتوانین گوزەرکەین تاوەکو بتوانین تووشی کەئابە نەبین تووشی دانیشتن لەگەڵ خۆمانە نەبین تووشی دوورە پەرێزی لە خەڵک نەبین تووشی هەندێک حاڵاتی نەخۆشی نەفسی نەبین ئەبێ خەیاڵی خۆمان کۆنتڕۆڵ کردبێ داوامە لە زاتی پاکی پەروەردگار کە پرۆژەی خەیاڵەکانمان لە ئەمڕۆمان زۆ گەورەتر بکە خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گەنجی ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خەیاڵی زۆر بەرزیان هەیە بۆ ڕزگاری ئەم ئومەتە خوایە گیان داوات لێ ئەکەین خەیاڵەکانیان بێنە لە دی یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهەکانمان ببورە خوایە گوناه هەیە بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناه هەیە بە پەنهان کردومانە عەفومان کە گوناه هەیە لەمە و پێش کردمان عەفومان کە گوناه هەیە لەمە و دوایی کەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ڕەبی خوایە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە سەرفرازی ئەم دنیا و دنیامان کە بە ئومەتی ڕەسوڵ الله قبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو قبوڵمان کە بمان بەخشە یا رب العالمین خوایە بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە پەروەردگارە داوات لێ ئەکەین لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە تو گەورەی خۆت خوایە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببورە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دامان مەزێنە لەسەر خواناسی دڵمان پڕکە لە چێژی عیبادەت یا ربی پەروەردگارە دڵەکانمان پڕکە لە خواناسی لە خۆتناسی یا ئیلاهی ئەکرەم الئەکرەمین خوایە گیان معرفەتی خۆت لە دڵمانە زیاد کە ئاەتەکانی خۆت لە گردوونە پێمان پیشان بدە یا رب العالمین چاوەکانمان بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین بمان کەرە خزمەتکاری قورئان یا ئەکرەم الئەکرەمین عیبەکانی نەفسی خۆمان پێ بناسێنە یا ئەکرەم الئەکرەمین بمان شارەوە یا ئیلاهی یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە گیان هەرچی ئەمانەوە پێمان عەتاکە ئێمە زەعیف و زەلیل تۆ دەوڵەمەند یا ئیلاهی دەسی فەقیری خۆمان بۆ لای دەوڵەمەندی تۆ بەرز کردوێتەوە لە هەموو شتێکە ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حرام نەبین خوایە تو گەوری خۆت محتاجی حراممان مەکە یا ربی خوایە لە فکر و خەیاڵمانە محتاجی حراممان مەکە لە ظاهیر و ئاشکرایە محتاجی حراممان مەکە تو گەورەی خۆت زەلیلی سەرجێگەمان مەکە محتاجی دەسی نامردمان مەکە زەلیلی دەسی زاڵممان مەکە زەلیل و گەوزاوی ناو گوناهەکانمان مەکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی پەروەردگارە داوات لێ ئەکەین هەموو گرفتەکانمان بۆ چارەسەرکە لای تۆ هەمویان ئاسانە یا ئەکرەم الئەکرەمین ئەوەمان کە نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەوەمان کە حاجە و ناڕەحەتێکی خۆی ڕزگاری کە یا ڕەبی خۆی شتێکی پێویستە پێ عەتاکە یا ئیلاهی ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیادکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە یا ربی خوای ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دامەزرێنە یا ربی پەروەردگارە عەفوی خۆت بەسەرمانە دا ببارێنە یا ربی خوای هیدایەتی گەنجەکانمان بدە هیدایەتی ئافرەتەکانمان بدە یا ربی خوای داوات لێ ئەکەین بمان کەرە خزمەتکاری ڕاستەقینەی ئەم دینە دڵمان یەکلا کەرەوە بۆ خۆت یا ئەکرەم الئەکرەمین یا ربی پەروەردگارە بمان گێڕە لەو عەبدانەی کە لەگەڵ تۆیە ئەژین یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە بە ئەندازی نمەی بارانی باری و بە ئەندازی گەڵای وەریوی ئەمساڵ
پەروەردگارە بە ئەندازەی هەناسەی مەخلوقاتت صلوات بۆ دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەنێرین و پێ بگەێنە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناه مني شوي أوجبوري وخوالي من قبولك.